ئێسا راپۆرتەکە ئەڵێ کاساتێکی گەورە لە عێراق بەهۆی ئەم مەوادی مخدراتەوە دروست بووە نەک هەر وڵاتێکی عابرە بەڵکو ئێسا عێراق بووە بە منتیج لەگەڵ مستەهلیک لەگەڵ عابر یعنی لە یەک کاتا عێراق هەرسێ وەزیفەکە بەدیە تەنانەت لە کوردستانەکەی خۆشمانە ئەچێنرێت بۆێنمەوە کاگین یعنی تەسەور بکە ئێمە کەیسمان هەبووە لە یەکێ لە دەوائیرەکانی ئەم وڵاتە ڕوویاوە باخەوانی فەرمانگەکە کاتێک کە خزمەتی دار و درەختەکان ئەکا شوێنێکی بە مەساحەیەکی معەن دیاری کردووە زرعەتی مەوادێکی کردووە مخەدیر بووە لە ناو حکوومەتی هەرێما ئەساساتی یەکێک لە فەرمان لە باخی دایرەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە برادێکی پاروتی وتی بەسارێ حکوومەتی هەرێمیش تلیاک هێنراوە بەمانە و کەیسەکە سابتە و حکمیش دراوە و لەوانەیە ئێستا گوێشی لەم قسانەی ئەمە باخی حکوومەتی هەرێم کەیسی تر چیە غەریب ئەگەر بگەڕێنەوە بۆ ساحەی قەزا ئەنواع و ئەشکال ئەبینین پێش بەرنامەکە عرضم کردی یعنی کارەساتەکە لەوایە ڕۆژانە ئەگەر سەرێ لە محکەمەی جینایەتەکان بی ینی ئەبینی کەم ڕۆژێک هەیە زیاتر لە 5 کەیس و 6 کەیس بە مەوادی بەکارهێنەری مەوادی مخەدیر ڕۆژی 5 کەیس لە کوردستان بەلای کەمەوە ڕۆژی 4 بۆ 5 بەس لە محکەمەی سلێمانی لە محکەمەی سلێمانی حەسمە بێ کێشەکە ئەوەیە ئێمە ئەمانە وەکو عینە وەرناگرین دراساتێکی علمی و ئەکادمی لەسەر بکرێ پاشتر بکرێ بە بەرنامجێک پێشکەش بەلایەنی پەیوەندیدار ئەمە تۆ ئاگاو لە سلێمانیە بێگومان هەولێر و دووەکیش ڕەنگە بامان شێوە هەمووی ئەم معاناتەکەمان ئەوەیە ئێمە ئیشکالەکەمان ئەوەیە لە مواجهەکردنی سوڵتاتی تحقیقی بۆ قەزایی مخەدەرات هەمیشە ینی ڕاستە سوڵتاتی تحقیقی بە ئومێدن هەموو ینی سەرداوەکان بگرن و کەسانی متەوەڕەتی ناو تاوانەکە دەستگیر خواتوایەک دقە هەر مێشکەم لەلای یەک پرسیاری ترم بۆ دروست نابێ چۆن زانرا لە ناو باخی هینا لە خلالی کاتێک مدیری فەرمانگەکەی سەرنجەیە ئەم کەسە لە دوای دەوام تایبەتمەندیەکی جیاواز خزمەتی سەفحەیەک جیهەتێکی ناو هەستەکە بەشێکی باخەکە نازدارتر کاتێکە ملاحەزە ئەکرێ و تیمەکانی تایبەتمەند سەردان ئەکرێ فعلەن دەرەکەوێ ئەمە جۆرێکە لەو جۆرانەی کە قانونی مخەدەرات نافذ تەجریمی کردو و فعلا ئیجراعاتی تحقیقی لەگەڵ لە کەڵەوانانی شاشتا باختان گرتووە کە حەشیش هەبوو لێ بەڵێت نزیکەی هەشتا درەخت بوو بەڵام درەختەکانی کەڕوانەتی چی بوو؟ حەشیش بوو چۆن بووە و قەزەیە چۆن پێتان زانی ینی مەبەستمەوە نیە سەرەداوەکەم بیتە مەبەستمەوە یعنی هەر ئەوەیە یا ئەمە گومانی لا دروست کردوون کە مەسحی گەورەتر بکەن ئێمە تەبەن ئەوە وەکو هین وەکو زانیاری معلومات دەستمانەکەوێت و ئەوانە کاتێککە دەستمان کەوتوە چون دەستمان بەسەرا گرتو ئەوانە باخێک بۆ دروستی کردووە بە مەبەستی بازرگانی یاخود بەکارهێنانی مادی هۆشبەر شادانیان ڕوانوە خۆش توی شادانەیە تۆەکەی بەکار نایەت بەڵام گەڵاکەی بەکارهێنن بۆ کێشان